زۆر مرتاحم لەگەڵ عیرفانی مەسامحەوە. چاوی ماچەکەم ماوەی چەند ڕۆژێکە دۆخی تەندروستی هونەرمەند تەها داراغایی باش نەبوو لە نەخۆشخانە بوو. هەمووان دڵیان لای بوو بۆی کە زوو چاک بێتەوە و بگەڕێتەوە ناومان. ئێستا لەخوا بەزیابێت دۆخی تەندروستی بەرەو باشی ڕۆیشتووە و ئێمە هاتوین سەردانمان کردووە هەم بۆ جەژنە پیرۆزە و هەم بۆ پرسینی هەواڵی. کاک تەها سڵاو لێبێ ئەم کاتەوە باش وەزعە چۆنە؟ یەخوا بەخێر بێن سەر چاوەماتن. من سپاسی ئێوەکەم بوونی ئێوە هەموو شتێکە بۆ من بەخێر بن سەر و چاوانم. ئێمە ترسان هەڵوەزە چۆن ئێستا؟ ئینشاءڵڵا نەترسن. وەڵڵاهی من وەزعەکەم خراپ بوو، زۆر وەزعێکی بێدا و دەرەجە خراپیم توش بوو لە خوای گەورە بەزیابێ مناڵەکان گەیانویانە خەستەخانەی تر وەزعم هادی بۆ تۆزێکین وەڵڵاهی لێ بوومەوە بە سەراحەت پێ دەڵێم وەزعم زۆر خراپ بوو. چی بوو نەخۆشیەکە کاک دارە؟ طبعاً خۆ لەوانەیە خۆتان بزان و میدیاکانیش و هەموو خەڵکێکە زانێت کە من چەند ساڵێکە ئەوە نەخۆشی ژێرپەنجەم هەیە. لە دوای نەخۆشی ژێرپەنجەش ئەنجا نەخۆشی با بڵێن ئەم دڵسەز بوون و کارەبایی دڵم ناتەواوە وەسعێکی زۆر خراپم هەبوو هەر و دووسێ نەخۆشیە بەس لەم ئەخیرای تر هەناسەم تونگە بوو خەریک وەخەندکام ئیتر هەناسەم تیا نەئاما ئیتر بە پەلە پرۆستێتێکی وابزانم لە 4 ڕۆژ 5 ڕۆژ پێش دەژنا بگەیانمێنە خەستەخانە. بەڕاستی من سوپاسی دکتۆر حسێن مراد دەکەم، دکتۆر بەخوا نازانم ناوە کەشتیم لە فکر چۆوە، دکتۆر دلاوەر عەفو دکتۆر دلاوەرەکەم بەڕاستی ئەوانە زۆر توانیان تێگەی یعنی بە ڕێک و پێشی پەلامار بن یعنی من بێنەوە ئەو تایمی کە وایسە لای ئێوە دانیشتوم. ئینشەڵڵا تەندروست باشە بی. هونەرمەندان سەردانیان کردی؟ هەواڵیان پرسیت؟ من سپاسی هەموو هونەرمەندانەکەم، هەموو ئەو پەیجاناکەم، هەموو ئەو خۆشەویست و خزم و کەس و کاراناکەم کە بەڕاستی زۆر بە پەرۆشانە هاتن بەدەمەوە بە تەلەفۆن بە هاتن بە سەردانکردن وەلو من ئاگام لە خۆم نەبووە بەس مناڵەکانم لەوێ بۆ خان وا دەکەم لەوێ بۆ هەموو یعنی دڵخۆش کەرێک بۆ من تێگەی من هەت لێرەوە زۆر سپاسی بە پایانی هەموویانەکەم. بە نزیکانە و بینینەوە لەسەر شاشە؟ وەڵی بە ئیزنی خوا من تێگەی ورم بەرزە ئینشاءڵڵا هەموو کات یعنی ئێستا لەم کاتا لەوانەیە پێم بڵێن هەستە هەڵسم پەلامار بم لەبەر هونەرەکەم و نەخۆشەوێت. ئەی بەو شێوازەی بەڵێ ماوەی چەندێکە کارە نەکردو کاک تەها؟ وەڵی خۆ نازانم ئێوە ئاگادارن یانە کاری تازەم ئەم ڕەمەزانە بوو ناشکردی ناڵێمەوە ئەمەی بەسەرا هات بوون وەسەکەم ئاوا تێک چوو لە ئادیابین بەشی سیاتێکی دەورەبی ئیمان بەکر ببینی. ئەو من لە خەیاڵمانە بەتاشی چاوم بە تۆ کەوت کاک تەها دایم بە دەم و لەفزێکی شیرین و بە پێکەنینەوە دەرکەوتووە. هەمان ئەو ڕۆڵە بەرجەستاکەی تو جاری تر یا شتایلەکە دەگۆڕی؟ بە ئیزنی خوا تێگەی ئەگەر خوا بێ و ئەمرم یاد بێ و تێگەی ئەم نەخۆشیانم تۆزێ سوک بێ بگرە لەوە زیاتر تێگەی بەرجەستاکەم ئینشاڵڵا بە ئیزنی خوا. لە ڕۆڵەکان تا زۆرتر گیری خوارو بەس عیرفانی وەسام حەمەدەوە لە تەبیعی شار وایە؟ عیرفانی وەسام حەمەد لێرەوە چاوی ماچەکەم بەڕاستی دوێنێ تەلەفۆنی بۆ کردم وتی من لە ڕاستیە کاک تەها لە سۆرانم مەجالم نییە بێم بە هەرچنەوە عیبێت یەکەی نییە بەیانی نادوو بەیان یەکەمەوە لا زۆر مرتاحم لەگەڵ عیرفانی وەسام حەمەد. چاوی ماچەکەم یعنی بەڕاستی لەگە کوڕەکانی شار لە هەوە ڕۆژی خەستەخانەمەوە ئەحواڵیان پرسیم و هاتوون بەدەمەوە. لە کاتی ئەم تێکچوونی باری تەندروستی تا چ شتێک بۆ نمونە زۆر سەرنجی ڕاکێشایی؟ وەڵڵاهی ئەوەی سەرنجی ڕاکێشام خۆشەویستی و یعنی ڕێک و پێشی ماڵ و مناڵم یەکەم ئەنجا بە دەرەجەی دووەم هەوادارەکانم یعنی بەڕاستی من سوپاسی یەکە بە یەکەی ئەو خەڵکە ئەەکەم لە هونەرمەندان لە خزمان لە کەس و کار کە بە هەموو شێوەیەک کە توانیوانە لە هەموو لایەکەوە تێگەی یارمەتی من بە تەلەفۆنکردن تێگەی خەمەکانی من بڕەوێنەوە.